بۆ قسەکردن لەبارەی بارودۆخی سیاسی عراق بەڕێز نەداکعبی چاودێری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز نەداکعبی ئەم کاتتان باش. دەستەکار کێشانەوەی محەممەد حەلبوسی لە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق تاکتیکە یاخود استراتیژ؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەڵال بەڕێزەکەتان لە ڕاستیدا بابەتی دەستەکردکەشانەوەی بەڕێز حەلبوسی ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو بوو. شەوی ڕابردوو کە گوێبیستی ئەو هەواڵە بووین کە هاوپەیمانی ئیدارەی دەوڵە کات لە تەواوی لە سیاسەکان پێکدێسون نەوشیع و کورد پێکاتوە بە بێ ڕەوتی سەدەڕ ئەمڕۆ ڕاستی شۆک بووین بە بابەتی بڕیاری دەستەکەشەکانەوەی بەڕێز حەلبوسی بە بۆچوونی بە خەمڵاندنی من ئەمە تاکتیک نییە، بەڕاستی استراتیژە ئەوەی کە حەلبوسی دەیکات استراتیژە. ئەمە ململانەی هاوپەیمانەتیەکانە ململانەیە کە لە نێوانە سیاسەکاندا ئەمڕۆ بەڕێز حەلبوسی هاوپەیمانی شێقۆڵی بوو کە ڕەوتی سەدر سەرۆکایەتی دەکرد. بۆیە ڕەنگە ئەم دەستەکردکێشانەوە بابەتێکی استراتیژی بێت بۆ حەلبوسی بەهۆی ئەوەی کەوا حکوومەتی زۆرینەی سیاسی پێک نهێنرا، بەهۆی ئەوەی کەوا بابەتی زۆرینەی سیاسی کە هاوپەیمانی سێقۆڵی داوای دەکرد یەکلا نەکرایەوە. بۆیە بەڕێز حەلبوسی ئەمڕۆ دەیەوێتکەوە دەوێت بچێتە هاوپەیمانەیەکی فراوانترەوە کەوا لە چوارچێوەی سازانی نیشتیمانیەوە بۆ ئەوەی کەوا پێکەنانی حکوومەتی داهاتوش کنکارا بکرێتە. ڕەوتی سەدر هاوپەیمانێکی گرنگی ئەوان بوو، ئەمە لەو هاوپەیمانەتدا نییە ئێستا. بۆیە بە خەمڵاندنی من بەڕێز حەلبوسی ئەوەی کە دەیکات دەیەوێت دەستەکار بکێشێتەوە، ئەمەش بۆ ئەوەی کەوا بچێتە پاڵ لایەنەکانی دیکەیەوە کە بڕیاریان داوە بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دوای ئەوەی کەوا ڕەوتی سەدر بڕیاریدا لە پەرلەمان بکشێتەوە و دەستبەرداری سیاست بێکە گوتی ئەمە تێکەڵەیەکی عەتارە کە حکوومەت پێک دەهێنرێ بەم شێوازە. بۆیە ئێمە پێمان وایەکەوە ئەو نایەوێتکەوە لەو هاوپەیمانەتێ بێت جارێک کە بکرێتەوە نێو هاوپەیمانی یەکەم ئەو هاوپەیمانەتە استراتیژی کە هەیە بوو. بەڵێ پێتان وایە سبەی پەرلەمانتاران دەست دەکات کێشانەوەکەی قبوڵ بکەن؟ نەخێر بەڕێز دەستەکردکەشانەی بەڕێز حەلبوسی ئەمە شتێکی وەکو شۆچێک بوو. ئەمە بۆیە نەک تەنها بۆ پەرلەمانتاران تەنانەت بۆ نێوەندە سیاسەکانی شتێکی چاوەڕوان نەکرا بوو. ئێمە شەوی ڕابردوو چاوەڕوانی هاوپەیمانی ڕاگەاندنی هاوپەیمانێکی نوێ بووین. ئێستا بەڕێز حەلبوسی کە سەرۆکی پەرلەمانە لایەنێکی سەرەکی بوو، ئەو ئێستا دەیەوێت دەستەکار بکێشێتەوە. ئەمە دەستەکەرکێشانە نییە لە پۆستەکەەوە، بەڵکو لە هەمان کاتدا بابەتەکە ڕوون دەکاتەوە کە ناوێتکەوە بەشدار بێت لەم بابەتەکە حکوومەت پێک دەهێنرێت ئەم بم شێوازە کە حکوومەت پێک دەهێنرێت و ئەو پلانانەی کا لە داهاتوو دەهەن بۆ پێکێنانی حکوومەتدا. بۆیە بە خەمڵاندنی ئێمە ئەو دەستەکەرکێشانەوەی حەلبوسی بە ئاسانی قبول ناکرێت. ئەمە تەنها کورد نابێتەوە لەسەر پەرلەماندا قبول کردیان قبول نەکردنیدا لەلایەن پەرلەمانتارانەوە. لە هەمان کاتدا لە نێوەندە سیاسەکانیشدا ئەمەش بابەتێکی دیکەیە. ئەمڕۆ دەستەکردکەشانەوەی بەڕێز حەلبوسی بەڕاستی ئێستا بۆتە بابەتێکی شۆک چاوەڕوان نەکراوە لە نێوەندە سیاسەکاندا. نێوەندە سیاسەکان بۆ ئەوان قبولیان نەکردووە ئەم بابەتە گفتوگۆی لەبەرەوە تەنانەت چوارچێوەی هەماهەنگیش تەنانەت بەڕێز سەرۆک بارزانیش ئەوان بۆ ئەوانی شتێک چاوەڕوان نەکراوە کە بڕیارێکی لەو شێوە بدرێت حەلبوسی دەستەکار بکێشێتەوە. چاوەڕوانی ئەوە بوون کەوە سەردانی حەنانە بکرێت بۆ ئەوەی کەوە باوەڕ بە سەدر بکرێت و کەلانێکی سەرەکی بێتە پێکەنانی حکوومەتدا. تەنانەت لە هەمان کاتدا ئەمە پێدانی بۆچوونێک بوو لە بابەتی وادەی هەڵبژاردننی پێشوەختە و هەڵوەشاردنەوەی پەرلەماندا و کاندیدکردنی سەرۆکوەزیران محەممەد یاسوودانی کە دەکرا ئەمە گۆڕانکاری تێدا بکرێت. بۆیە هەمووان چاوەڕوانی ئەوە بوون کەوا جۆرێک لە سەقامگیری سیاسی هەبێت. ئەمڕۆ لە هەمان کاتدا لایەنێکی سیاسی کە ئێستا دەکشێتەوە لە پەرلەماندا بەڕێز حەلبوسیە. بۆیە ئەمە بەڕاستی شتێکی مەترسیدارە، ئەمە ناهاوسەنگی ناسەقامگیری سیاسی لە عێراقدا دروستەکە چەق
بەستوی سیاسی چارەسەر ناکات ئێمە خوازیار بوون کەوا کێشەکان چارەسەر بکرێن لە چەند ڕۆژی داهاتوودا ئەمڕۆ دەبینین جارێکی دیکە ڕوبەر و تەنگژێشی دیکە دەبینە ئەویش ئەوەیە کە حلبوسی دەستەکار دەکەشێتەوە ئەو لەگەڵ سەدر دوور لە پێکردنی حکوومەتدا ئەگەر چی چوارچوی هەمانجی هەنگاویان ناوە بۆ پێکردنی حکوومەتدا بەردەوامیدان بە کۆبنەوەکانی پەرلەماندا ئەمە بەڕاستی زامنی سەقامگیری سیاسی ناکات لە عێراقدا ئەمە زامنی سەقامگیری سیاسی ناکات دەبێت هاوسەنگێکی سیاسی سەقامگیریی سیاسی لە عێراقدا هەبێ بەبێ سەقامگیری سیاسی عێراق ئەم حکوومەتێکی لەرزۆک دەبێت حکوومەتێک نابێت بۆ ئاسانی پێک بهێنرێ لە هەمان کاتدا تەمەنێکی درێژیشی نابێت لە هەمان کاتدا ئەو حکوومەتە نابێت کاوە بەهێز بێت پرسی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق ئەوەی ڕوتی سەدر ڕەتی دەکاتەوە کاندیدکردنی محەممەد شیع سوودانیە ئەوەی چوارچەوی هەماگیش ژەختی دەکاتەوە کاندیدکردنی محەممەد شیع سوودانیە گرفتەکە تەنها محەممەد شیع سوودانیە ئایا کەسێکی بێتوانایە و لاوازە کە ڕوتی سەدر ڕەتی دەکاتەوە یان هۆکارەکەی چییە هەردوو لایەن جەختی دێکەنەوە لایەک بە ڕەتکردنەوە لایەک بە کاندیدکردن بەڵێ با بە واقعی قسە بکەین بابەتەکان بە وردی دەستنیشان بکەین بابەتەکە ناڕزایەتی نەدەژی کەسایەتی سوودانی بە تایبەت کە محەممەد شیع سوودانی هاوپەیمانی فڕاتین کە ئەو سەرۆکایەتی دەکرد ئەو لە نێو ڕوتی سەدردا بوو لە نێو هاوپەیمانی سێقۆڵیدا بوو کەوە چەند پەرلەمانتارێکیان هەبوو کاتێکەوە پاڵپشتی ڕوتی سەدریان دەکرد کە لە هاوپەیمانی سێقۆڵی ڕاگەنرا یەکێک لەوانە چێ بوو محەممەد شیع سوودانی بوو بۆیە ئەمڕۆ بەڕێز سوودانی لە ڕاستیدا ئەو مەقبوڵیەتێکی هەیە ڕزامەندێکی هەیە لە زۆرینەی لای نەسیاسەت کە تەنانەت ڕوتی سەدریشەوە بەڵام کێشەکە لە کەسی خودی کەسایەتی سوودانیدا نیە یا هەر کەسایەتێکی کە کێشەکە لە چیدا کێشەکە لە نێوان بەڕێز سەدر و بەڕێز مالکیدایە ئەمڕۆ بەڕێز سەدر ناوێت کەوا مالکی بەڕێز مالکی و دەوڵەتی یاسا لە ئەوان بڕیار دەربن ئەوان نانەوێت کەوا سەرۆکوەزیران ئەوان دەستنیشانی بکات بینیمان حکوومەتی عادل عەبدولمەهدی حکوومەتی کازمی ئەمانە دوو کەسایەتی زۆر جیاواز بوون ئەمانە کاندیدی یەکلاکەرەوە بوون بەڵام دوای 2023 تاوەکو ئێستا ئەو حکوومەتانەی کاپێکەنرام و سەرۆکوەزیرەکە هەمویان لە حزبی داعوا بوون لە ئیتلافی دەوڵەتی یاسا بوون بەڕێز مالێکی بوو کەوە عەبادی کاندید کرد لە هەمان کاتدا هەر ئەوڕۆ ئەو سوودانی کاندید کردووە ئەمە سەدر ئەمەی ناوێت بەڕاستی تەنانەت بەڕێز مالێکی محەممەد شیع سوودانی کە کاندید کراوە بۆیە کە ئێمە پێمان وایە بابەتەکە کەسی نییە بابەتەکە لە کاندیدیکرین کە کەسایەتی کەسی سەرۆکوەزیران نییە کەسایەتی دیکەش هەن لە لێو چوارچێوەی هەماجی یاخۆ لە دەرەوەی ئێتلافی دەوڵەتی یاسا ڕەنگە لە دەرەوەش هەبێ بەڵام کێشەکە لە نێو دەوڵەتی یاسا و چوارچێوەی دەوڵەتی یاسا و ڕوتی سەدردایە ئەم کێشەیە گەیشتۆتە قۆناغی شکاندنی ئێسخانی یەکتری بۆیە لە بەردەم لایەنە سیاسیەکاندا هیچتر نەماوە ئەگەر هاتوو ئەزمونێکی دیکە ئەزمموی سێم تاقی بکەنەوە ئەویش ئەزمموی بەڕێز عادل عەبدولمەهدی یاخود ئەزمموی بەڕێز کازمی ئەویش کاندیدی یەکلاکەرەوە بێت نە لە ئەم بێت نە لە ئەویش بێت بۆیە لایەنە سیاسیەکان ئەم بەم شێوەیە حکوومەت پێگوهێنن و ئەو کاتە باسی هەڵبژاردن بکەن خاڵی سەرێکی بەڕێز لێرەدا چییە بەڵێ پێتان وایە گوشار هەبوو بێت لەسەر محەممەد حەلبوسی بۆ ئەوەی دەستە کار بکێشێتەوە بەڵێ بێگومان بە دڵنیاییەوە فشار هەیە بە تایبەت لە بابەتی هاوپەیمانەتیەکان فشارێک هەیە لەلایەنە سیاسیەکاندا لە هەمان کاتدا ئەمڕۆ زۆر دۆسی هەنکاگرێت یەکلا بکرێنەوە چاوەڕوان دەکرێت کە حکوومەتی داهاتوو ئەم دۆسیانە یەکلا بکرێنەوە حکوومەتی داهاتوو هاوپەیمانی سێقۆڵی کە ئەو لایەنێکی سەرەکی بوو لەگەڵ بەڕێز موختەر سەدر و لەگەڵ ڕوتی سەدردا بۆیە ئەمڕۆ دەیبینین تەنانەت بەڕێز سەرۆک بارزانی و بەڕێز حەلبوسی و ئەوانیش لە هەمان کادا لە خۆناغێکی جیاوازدان هەڵەوەسێکی جیاوازیان دەبێت بە تایبەت دوای بڕیارەکانی
ڕوتی سەدر و بابەتی پێکردنی حکوومەتدا و دەرچوون چارەسەرکردنی تەنگژەی سیاسی بەداخەوە هیچ دەست پێشخێرێک نییە بۆ چارەسەرکردنی تەنگژەی سیاسی لە عێراقدا ئەمڕۆ دەبین تەواوی لە نەسیاسەکان گەیشتونەتە بنبەستن گەیشتونەتە عینادی سیاسی گەیشتۆتە بنبەستن دۆخەکە ئەمڕۆ بەڕێز سەدر دەیەوێت کەەوە لایەنەکان دوور بخاتەوە لە پێکەنین حکوومەتدا دەیەوێت کاتی شەقام بەکاربهێنێت لە ڕۆژانی داهاتوودا بابزانین چی ڕوودەدات لە هەمان کاتدا پێشهات و ئاڵۆزی زیاتر ڕوو بدات. بەڵێ بەڕێز نەدا کەعبی چاودێری سیاسی لە بەغدا و لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداری و شرۆفەکان.